خۆشەویستان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران لە ناوچەکە چ کاریگەریەکیان دەبێ. گفتوگۆکانی ئێران و ئەمریکا لە سڵتانشینی عومان کە بڕیار وایە ڕۆژی شەممە بەڕێوە بچن چ کاریگەریەکیان دەبێت و بەکوێ دەگات. ئایا گفتوگۆکان دەگەن بە جۆرێک لە ڕێکەوتنەکە چۆنە بێ. گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئارام ئەحمەد، مامۆستای زانکۆ توێژەری سیاسی لە ڕانیەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێبێم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە ڕوانینی تۆ کە توێژینەوە شدەیە لەسەر پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا. گفتوگۆکانی ئێران و ئەمریکا ڕۆژی شەممە چۆن دەبن و ئایا پەیوەندی ڕاستەوخۆ با بڵێن گفتوگۆی ڕاستەوخۆ دەبن وەکەوەی ئەمریکا دەیەوێت یانەوەی ئێران دێڵێ گفتوگۆکان ڕاستەوخۆ نابن؟ بە ناوی خی گەورە سوپاس بۆیەوە، سوپاس بۆ بنێرانی کەناڵی کورسات. دیارە لە ئەن و ساتی ئێستادا بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گۆڕانکاریەکی خێرا و ئالۆزدا تێدەپەڕێت. ئەم گۆڕانکاریە خێرا و ئالۆزانە دەرەنجامی کۆمەڵێک پێشهاتی نوێن کە ناوچەکەی بەرە و ئاقارێکی تەموو مژاوی بردووە. طبعاً ئەم هاوکێشاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەڕابراتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل سیستەمێکی یاخود نەزمێکی نوێی هەرێمایەتیان هێناوەتە ئاراوە، بە جۆرێک لە جۆرەکان داینامیکێت و پەیوەندیەکانی هێز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر خۆیان دادەڕێژنەوەوە. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە بە کوتلەیەکی ئەمنی کە تیایدا بارودۆخێکی هەسیاری لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ویلایەتی کۆماری ئیسلامی ئێران هێناوەتە ئاراوە. طبعاً کۆمەڵێک فاکتەر هەیە بۆتە گەیشتن لەو بارودۆخێکی ئێستا لە ئارادا لە مابینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران. پێویستمان بەگەڕانەوە بە فلاشباکێکێ بۆی بتوانین دروستتر یاخود زانستیانەتر لە ڕووداوەکان یاخود پەیوەندەکانی نێوان ئەو دوو کارکتەرە ناودەوڵەتی و هەرێمیە تێبگەین. ئێمە بەگەڕانەوە بۆ چەند مانگی ڕابردوو کە ئێمە شتێکمان هەیە کە پێی دەڵێن پرۆژێکتی دۆناڵد ترامپ یاخود پرۆژێکتی کۆماریەکان بۆ ئیدارەدانی ناوچەکانی جیهان و بە دیاریکراویش ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆماری ئیسلامی ئێران ئەم پرۆژێکتە لە 8 تەمموزی ساڵی 2024 ڕاگەیەندرا کە تیایدا کۆماریەکان یاخود ڕوونتر بڵێن دۆناڵد ترامپ کۆمەڵێک بنەمای دیاری کرد کە تیادا لەسەر ئەساسی ئەم نەمایانە مامەڵە لەگەڵ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆماری ئیسلامی ئێران دەکات. یەکێک لە بنەما گرنگەکان بریتە لە بنەمای ریالیزمی هێرشبەرانەی پرەنسیپتەوەر، ئەوانەی کە لە ناو تیۆریای پێنەڵتیەکان شارەزا بن دەزانن کە ئەم تیۆریا فاکت و مەغزاکانینەوە ئەو بنەما ریالیزمە هێرشبەرانە چۆن مامەڵ دەکات. بەڵام بە کورتی ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێزی ئابووری و هێزی سەربازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریتین لە بەهای ئەمریکا. ئەم بەهایانە بەرژەوەندیە باڵەکانی ئەمریکا و ئاسایشی ئەمریکا دەپارێزن. یەکێک لە پرەنسیپەکانی تر ئەوەیە کە پرەنسیپی پێڵن پرەنسیپی تەسعیدی ململانێ واتە بەرزکردنەوەی بارگرژیەکان. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئەساسی ئەو پرۆژێکتێک کە ڕاگەیاندوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە تا دووە سنوور تا دووە ئاست ڕێگە دەگری لە نارەکانی خۆی کە بتوانێت هەژمون و هێز و توانەکانی خۆیان بۆ ئاستێکی باڵا بەرز بکەنەوە. بۆیە بە هەموو شێک ڕێگری دەکات لەوەی کە سەر کۆماری ئیسلامی ئێران ببێ بە خاوەنی چەکی ئەتۆمی و کۆمەڵێک لەو فاکتەرانی تر کە مایی کێشن لە مابینی هەردوولا. دەمێ ئەو بڵێم فەرمو تاوێکی قسەکەت بە کورتی دەمەوە بڵێم ینی سیستەم نەزمێکی نوێی هەرێمی بەڕابراتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک بەشێک لە سیستەمی جیهانی هاتۆتە ئارە و پەیوەندیەکانی هێزارێکی در خۆیان نمایش دەکەنەوە خۆیان دادەڕێژنەوە کە ئەم بنەمایانەش بە دیاریکراوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل ڕابەراتی دەکات. باشە مامۆستا ئارام، سەرۆکۆماری ئێران ڕایگەیان دەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک بۆمبی ئەتۆمی دروست ناکەین و ئەوەشی کە پیتاندنی یۆرانیۆمە بۆ بۆمبمان نییە. لەبەرەوە یعنی وا دەردەکەوێت کە ئێران نایەوێ با بڵین بوارە ئەتۆمیەکی خۆی لەدەست بدات ئەگەر بەڕێکەوتن بێ یاخود بچێتە جەنگیشەوە، هەڵبەتە جەنگی ناوێ. ینی پێ دوایە لە ڕێکەوتندا لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بوارێک ما بێتەوە بۆی کە ئێران بوارە ئەتۆمیەکی خۆی بپارێزێ؟
خۆی یەکێک لە فاکتەرە هەر ئەساسیەکان لە پەیوەندی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران بریتە لە بەرنامەی چەکی ناوەکی. ئێمە ئەزانین کە لە چوارچێوە دیسانەوە دەگەڕێمەوە سەر چوارچێوە ئەو پرۆژێکتی کە دۆناڵد ترامپ و کۆماریەکان ڕایانگەاندووە سیاسەتێکیان نەبێتەوە سیاسەتی ئەو پەری گوشار کە لە 2024 ڕانگەیاند. بەڵام لە کاتێک کە دۆناڵد ترامپ دەست بەکارە بێت لە 4/2/2025 ڕاستەوخۆ دۆناڵد ترامپ ئیمزای سیاسەتی گوشاری بە زۆر دژی کۆماری ئیسلامی ئێران واژۆ ئەکات و لە ئان و ساتی واژۆکردنەکە ڕایەگەێنێت کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادا کۆماری ئیسلامی ئێران ببێ بە خاوەنی چەکی ئەتۆمی و ڕای دەگەێنێت تەمە نادەکات ئێران کارێک نەکات بتوانین کەڵک لەو سیاسەتە وەربگرن. ئێمە یەکێک لەو ترسانی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لەبارەی چەکی ناوەکی کۆماری ئیسلامی ئێران هەیەە بابەتێکە. ئێمە بەپێی تازەترین تەقاریرەکان کە لە خودی ئەمریکا و بڵاوکراوەتەوە لە ناو کۆماری ئیسلامی ئێرانش ئاماژەی پێکراوە ئەوەیە تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران 121.5 کیلۆگرام یۆرانیۆمی بەدەست هێناوە. لەم 121 کیلۆگرام یۆرانیۆمە 160 یۆرانیۆمی پیتێنراوە. ئەگەر بەپێی ستانداردی ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی لەو پیتێنراوە یۆرانیۆمە بڕوانین ئەم 160 کاتێکە دەکات بە 190 ڕاستەوخۆ کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت ببێ بە خاوەن چەکی ئەتۆمی. بۆیە ئەم بابەتە بڕشتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مەسەڵەی ئیسرائیل بریوە کە ئێران حتا لەسەر زاری ئەنتۆنی بلینکین وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاگەیاند ئێران لە کورتترین ماوەدا دەتوانێت لە یەک مانگدا 7 بۆمبی ئەتۆمی دروست بکات. بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ دەرفەتێکیان نێشتوتەوە بۆی کۆماری ئیسلامی ئێران جیکە لەوە زیاتر یاری بەکات بکات. بۆی ئێمە دەزانین کە لە ساڵی 2015 کە ڕێکەوتنامەی 5+1 لەگەڵ کۆماری ئیسلام لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئینسا دەکات لە ساڵی 2018 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تاگلایانە لە ڕێکەوتنامەکە دێتە دەرەوە. بەڵام لە هەمان کاتدا قەرارێک بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش دەردەچێت کە پێی دەوتێت بڕیاری 22 ئەم بڕیاری 22 لە 18 ئۆکتۆبری ساڵی 2025 کۆتایی پێدە. بەڵام لە هەمان کاتا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاسایەکی تری داناوە بۆ ئەکتیڤکردن کە بریتیە لە یاسای سناب باک میکانیزم کە دەتوانێت هەموو سزاکانی پەیوەست بە چەکی ناوەکی دژی کۆماری ئیسلامی ئێران بسەپێنێ. بۆیە کۆماری ئیسلامی ئێران چاک دەزانێت هەموو ئەو بارودۆخێکی ئێستا لە ئارادایە چ فاکتەرە ناوخۆیەکان لە ناو کۆماری ئیسلامی ئێران چ فاکتە دەرەکیەکان کە پەیوەندی بە کۆمەڵێک ڕوودا و هەیە کە لە ناوچەکەدا دەگوزارێت بە تایبەتی جەنگی ئۆکرانیا و رووسیا مەسەلەی وەک دەڵێ بێکاریگەرکردنی بزوتنەوەی حەماس لە غەزا کەوتنی حیزب الله تەسلیمبوونی حیزب الله کەوتنی بەشار ئەسەد هەموو ئەو فاکتەرانە وای کردووە کۆماری ئیسلامی ئێران جددیتر لە مەسەلەکە تێبگات و هەوڵ بدات خۆی بخاتە ژێرگوشانی چوارچێوەی ئەو بەشێک لەو داواکاریان کە کۆماری ئیسلامی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت. باشە مامۆستا پێت وایە ئێران دەتوانێت بە بڵێن گوشارێکی کەمترەوە ڕێکەوتن بکە یعنی ئەو گوشارانی کە لە سەرێتی کەمی بکاتەوە و بتوانێت جۆرێک لە ڕێکەوتن و سازانش لەگەڵ ئەمریکا بۆ خۆی دەستە بەربکە. پێت وایە ئەمریکا ڕێکەوتنێکی لەو شێوەی ئەوێ کە ئێران تێدا ئێرانیش بە باڵادەستی دەربکەوێت؟ وەکوتم ئێمە دیسانەوە دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری ساڵی 2023 کاتێکە نەزمێکی نوێی هەرێمی هێناوەتە ئاراوە بارودۆخە بە تەواوەتی لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێران نییە لە هەموو لایەکانەوە ینی حەڵقەی وەصلی مەسەر هیلالی شیعی کە لە ڕێگەی بەشار ئەسەدەوە بووە کۆتایی هاتووە استراتیژی بەیەکە و بەستنی بەرەکانی جەنگ کە حەڵقەیەکی زۆر گرنگ بووە کە تیایدا میلیشیات چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوام هاتوچۆیان کردووە و چەک و تەقەمەنیان گەیاندۆتە حیزب الله و سەسوورەکانی ئیسرائیل هەموو ئەم بارودۆخانە بە کەوتنی ڕژەمی بەشار ئەسەد کۆتایی هاتووە. بۆیە ئەو بارودۆخی کە هاتوتە پێشەوە کۆماری ئیسلامی ئێران ئەم جارە وەک دەڵێ لای ڕۆنترە کە فشارەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جددیترن لەوەی کە نەزمێکی هەریمایەتی نوێ هاتوتە ئاراوە کە تیایدا جێگەی وەک دەڵێ ئێران و گروپە پرۆکسیەکانی ئێرانی نابێتەوە کە بە تایبەتی ئەوانی دەبنە هەڕەشە بۆ سەربەرژەوەندی باڵەکانی ئەمریکا. هەتا جێگیری وەزیری ئیطلاعات لەو چەند ڕۆژە ڕاگەیان ینی نامەکەی دۆناڵد ترامپ بۆ کۆماری ئیسلامی ئێران بەڕوونی ئەوەی تێدا بووە یان ئەوە تا دەبێت کۆماری ئیسلامی ئێران تەسلیم بێ یان ئەوە تا دەبێت خۆی ئامادەکاری بکە خۆی ئامادە بکات بۆ جەنگ یان ئەوە تا چارەنووسێکی نادیاری هاوشێوی ڕژەمی بەشار ئەسەد چاوەڕی ئێران دەکات. بۆی من پێم وایە ئەگەرەکانی ڕێکەوتن لەم جارە ئەگەری باش هاتوۆتە ئاراوە کە کۆماری ئیسلامی ئێران بتوانێت خۆی لەو
پرسە وجودی ئاسایشە بگرێت کە تووشی بۆ چکە لە مێژووی کۆماری ئیسلامی ئێراندا بەقەت ئەو بارودۆخی کە تێدایەتی تا ئێستا ڕوبەڕووی هەڕەشەیەکی ئاسایشی وجودی نەبووتەوە وەکەوەی کە ئێستا تێکەوتووە بۆیە بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک ئاڵنگاری زۆر گەورە هەن لە بەردەم ئەم ڕێکەوتنە بۆ لەبەرەوەی ئێمە کاتی سەیری فاکتەرەکان دەکەین ئەم دیدگایی ئێستای ترەمپ یاخود کۆماریەکان یاخود ئەو کابینێکی ئێستا ترەمپ ڕابەرایەتی دەکا کۆمەڵێک کەسایەتی سەربازی گرنگی تێدایە کە هەموویان شارەزایەکی تەواویان لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و هەمووشیان دژایەتێکی سەرسەختی پرۆژە ئەتۆمیەکەی ئێران دەکەن ئەمە ئەرقلەیەکی زۆر گەورەی دروست کردووە بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەبێ فاکتەرێکی تر بریتە لەوەی کە دیدگای کۆماریەکان بە تەواوەتی جیاوازە لەو دیدگایی کە ئیدارەی دیموکراتەکان ئیداریان داوە ئێمە ئەزانین کە دیدگای دیموکراتەکان بۆ کۆماری ئیسلامی ئێران فەزایەکی زۆر گەوریان بە کۆماری ئیسلامی ئێران بەخشی بۆی کە بتوانێت لە 15 ساڵی ڕابردوودا هەیمەنەی ستراتیژەتی شیعەگەرایی خۆی و گروپە پرۆکسیەکانی خۆی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر فراوان کە بەڵام ئەم جارە دیدگای کۆماریەکان و دیدگای دۆناڵد ترامپ لەسەر بنەمای دۆڕا و براوە مامەڵە دەکات بە پێچەوانەی دیموکراتەکان کە لەسەر بنەمای براوە مامەڵیان دەکەن لە کاتێکی تریشە دیاریترین ئەو مەلەفانەی کە بۆ ڕۆژی شەمە ئامادەکراوە لە مەسقەت ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران زۆر ترسی لەوە هەیە کە بەرنامە ناوەکەکەی خۆی لەگەڵ موشەکە درێژ هاوێژە ناوچەیەکانی خۆی تێکەڵ بە یەک پاکێج بکرێت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت لە کاتێکدا کۆماری ئیسلامی ئێران دەیەوێت ئەم دوو پاکێجە بە جیاواز مامەڵیان لەگەڵ بکرێت و تێکەڵ بە یەکتری نەکرێت خاڵێکی تر ئەوەیە دیدگای ئێستای بنیامین ناتانیاهو لۆبی جوولەکە لە ئەمریکا هاوڕێکە لەگەڵ دیدگای استراتیژەتی کۆماریەکان کە زەختێکی یەجگار زۆر لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەیە بۆی بتوانێت ئەمریکا نەچێتە ناو ڕێککەوتنێکەوە ئەگەر بزانێت 100% داواکاریەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جێبەجێ ناکرێت ماوە سارام بە پێی هەموو پێدراوانەی کە بەڕێزت باست کرد بڕوانینی تۆ بە خوێندنەوەی هەموو دۆخانە پێ دوایە بەکوێ دەگا ڕێک دەکەون لەسەر بە تایبەت بەرنامە ئاتۆمیەکان موشەکە درێژ مەوداکان با بڵێن دوور مەوداکان و پرسە ئابوووریەکان گوشارەکانی ئەمریکا کە لەسەر ئێرانە هەندێک سەرچاوە دەڵێن ئەمریکا بڕیاری داوە کە هەندێک لە پارە بلۆکراوەکان وەکو نیازپاکی بداتەوە بە ئێران سەرۆکۆماری ئێران لێدوانێکی دەڵێ هیچمان ئەمانیە لەوەی کە وەبەرهێنانی ئەمریکی لە ئێراندا وەبەرهێنان بکەن یعنی ئەمە وەکو دەستپێشخەریەک وەکو نیازپاکیەک هەردوولات دەبیندرێ بەڵام بە هەموو پێدراوانەی کە بەڕێزت باست کرد بە هەموو ئەوەی کە لەیدارەکەی دۆناڵد ترامپ بێ بە لۆبی جوولەکە بە نەتەنیاهو کە زۆر سەرسەختانە دەیەوێت بەرنامە ئاتۆمیەکەی ئێران لەناوبەرێ پێ دوایە لە ڕێککەوتنەوە نزیکن یان لە دروستبوونی جەنگێکەوە کە ڕەنگە ڕاستە و خۆش نەبێ بەڵام لە ناوبەرنی بەرنامە ئاتۆمیەکان و موشەکە دوورمەودایانە بێ من پێم وایە لە قۆناغی ئێستادا تۆپەکە لەناو ساحەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلدا بە پێچەوانەوە ئێران لە قۆناغی ئێستادا هیچ کارتێکی گوشاری ئەو تۆی نەماوە کە بتوانێت مامەڵێکی دروستی پێ لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بکە لەبەرەوەی هەموو کاتەکانی کۆتاییان هاتووە بۆیە ویلایەتە ئەمریکی کۆماری ئیسلامی ئێران ئامادەی تەواوی خۆی دەربڕیەوە بۆی کە مامەڵە بەشێک لە داواکاریەکانی ئەمریکا جێبەجێ بکە بەڵام ئەوەیە کە ئێرانیەکان لەوەدا باش دەزانن کە ستراتیژەتی ئێستای کۆماریەکان بە دیاریکراوی دۆناڵد ترامپ ئەوەیە کە پێدەوت ناڕوونی ستراتیژی واتە یاری بەکار دەکات تا ئێستاش ئێرانیەکان لەوە دڵنیانین ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی یەکلایی بوونەتەوە لەوەی کە بتوان ڕێککەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکەن یاخود هێرشی سەربازی ئەنجام بدەن چونکە لە دوجاردا ئەمریکیەکان و ئیسرائیلەکان پێیان وایە ئێران دەیەوێت هاوشێوەی ساڵی 2015 سوود لە کات وەربگرێت هاوشێوەی ئەو گوشارە توندانەی کە لەسەری بوو دەرفەتێک بکاتەوە بۆی ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا جێبەجێ بکات و پاشان بە تێپەڕبوونی ئەم کابینەی کۆماریەکان جارێکی تر بگەڕێتەوە سەر مەسەلەی پیتانی یۆرانیۆم و بگات بە ئاسی بەرهەمێنانی چەکی ناوەکی بۆیە من لەو قۆناغی ئێستادا خاڵێکی تریشەیە کە بەڕاستی هاوکار نییە بۆی ئەم ڕێکەوتنە جێبەجێ بێ ئەوەیە کە تا ئێستا دیدگای ئەوروپیەکانیش هاوشێوە نییە لەگەڵ دیدگای ئێرانیەکان کە لە ساڵی 2015 بەرگریان لە ئێرانیەکان دەکات و بڕیاری ئەنجومەنی ئاسایشی 22 سیویەکیان بۆ دەرکرد بۆی کە بتوانێت بە سنوورداری میکانیانی ئابلۆکەکان لەسەر کۆماری ئیسلامی ئێران جێبەجێن هەموو ئەم فاکتەرانە وای کردەوە فاکتەرێکی تر کە دەمەوێت ئاماژەی بکەن فاکتەری ناوخۆی ئێرانە بۆ زانیاریتان بەپێی تازەترین داتا لە ناوخۆی کۆماری ئیسلامی ئێراندا ڕێژەی 26
27 خەڵکی ئێران ڕۆژانە کەمتر لە $2 داهاتیانە. 170 خەڵکی ئێرانیەکان سەرچاوی پێویستی خواردنیان دەست ناکەوێت کە ئەمە وای کردووە هەموو ئەم کارتانە هەموو ئەم پێدراوانە لە بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بێ بۆی بتوانێت ئەوەی کە دەیانەوێت لەم بارودۆخە باشتریان بۆ دەست ناکەوێت مەرجەکانی خۆیان بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا بسەپێنن و بتوانن جارێکی تر ئێران لە پەلوپۆ بخەن و ئەم نەزمە نوێ هەرێمایەتی کە دەستیان داواتێ لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری تری ناوچەیی بگاتە کەناری ئارام. بەڕێز مامۆستا ئارام ئەحمەد مامۆستای زانکۆ توێژەری سیاسی سواس دەکەم سواس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە ڕانیەوە سواس بۆ ڕوونکردنەوەکان